هەمووتان نەزانن ئێستا ئێمە لەکوێین؟ هەڵەبجە، ئەو شاری کە لە پاڵ هەموو ئەو نەهامەتی و تراژیدیا و کارە ساتانی کە بەسەری هاتووە چەندین لاپەڕەی پرشنگداری تری هەیە لە مێژۆکەیدا، وەکو هونەرمەندانی، وەکو شاعیر و ئەدیب و ڕۆژنامەنووسانی، وەکو ئەو هەموو چیرۆکانی تری کە هەڵەبجەی پێجوان کردووە. فەرمونون با بچین لاپەڕە پرشنگدارەکانی هەڵەبجە هەڵبینەوە. هەڵەبجە ناسراوە بە شاعیر، بە ئەدیب، بە نووسەرانی. ئێمە ئەمڕۆ لە خزمەت کاک ئیبراهیم هەورامانی شاعیر و ڕۆژنامەنووس حەزەکەین باسێکی مێژووی ئەم عیلم و معریفەتە جوانی هەڵەبجە و چواردەوریمان بۆ بکەیت. بەخێر بن سەر چاو ئێمە گەر بمانەوێ باسی مێژووی ئەدەبیات و معریفەت لە شاری هەڵەبجە بکەین، دەبێت دام بۆ ڕاستیا بنین کە ئەم مێژووە مێژوویی پرشنگدارە، چەند لاپەڕەیەکی پرشنگدارە لە مێژووی ئەدەبیاتی نەتەوەکەمان. هەڵەبجە دەکرێت لەوێەوە بێنە ناو باسەکەمانەوە کە بە چەند مەدرسەیەکی علمیی دینی مەشهور بووە، بە چەند مەدرسەیەکی علمیە لە خانەقاکانی بیارە و تەوێڵە، لە گوندی خەرپانی، لە گوندی عەبابێلێ، ئەمانە کە شۆرەتێکی زۆریان هەبوو و چەندین کەسایەتی گەورەیان پێگەێناوە، لەوانە مستەفا زەڵمی، دکتۆر پرۆفیسۆر مستەفا زەڵمی، مامۆستا مەلا عەبدولکەریم مودەڕیس و چەند مەلا و کەسایەتێکی دینی گەورەی تر. شاعیرێکی پایەبەرز و گەورەی ئێمە مەولەوی شاعیر لە خانەقاکانی بیارە و تەوێڵەوە بەرقەرار بووە و باڵای کردووە. توانیوێتی ببێتە کۆڵەکەیەکی جوانی شعری تەسەوفی کوردی. هەڵەبجە یعنی ئێمە ئەتوانین ئەوە بڵێن کە زیادەڕەوەییمان نەکردووە. شعری کلاسیک لێرەوە پێیگرت، لێرەوە دارەدارەی کرد و چووە ناو کوچە و شەقامەکانی ئیماراتی بابان و لە شعری کلاسیک پێگرت. دواتر پیاوێکی گەورەی وەکو مامۆستا عەبدوڵڵا گۆران دێت لەم شارە گەورە بێ و لەدایکە بێ و ڕێچکەی شعری کوردی بە و ڕێچکە تازەگەریا دەبات کە هەمومان قەرزاری قەڵەم و پەنجەکانی گۆرانی. ئەم لاپەڕە جوانانەی کە لە هەڵەبجە لەسەر دەستی خاون قەڵەمەکان وجودیان هەبووە بووەتە چرایەکی گەش کە توانیوێتی مێژووی ئەدەبی پێ ڕووناکات. زۆر باشە کاک ئیبراهیم. باسێکی شاعری مەزن ئەحمەد موختار جافت بۆ کردین. من حەزەکەم چکە ئەزانم مەزارگە و گۆڕەکەی لێرەیە، حەزەکەم پێکەوە بچینە سەر ئەوێ بەشی تری دیدارەکەمان لەوێ تاواکەین و ئاخافتنەکەمان بەرینە ئەوێ. فەرموون لە خزمەتتانین باڕێ. ئێمە ئێستا لەسەر گڵکۆی شاعری مەزن ئەحمەد موختار بەگی جافین. بەڕاستی ئەو کەسێک کە بێتە ئەم شارە من پێم وایە دەبێت بێ سەردانێکی ئەم گۆڕە بکا و لێرە بۆ ڕۆحی پاکی ئەحمەد موختار جاف فاتحەیە بخوێنێ. کاک ئیبراهیم، جیلی ئێوە و ئەم جیلی دواتر کە ئێستا لە گەشان چیتان کردو بۆ ئەوی ئەم ناوە بە بەرزی بمێنێتەوەیان ئەم ڕۆتی شعرە درێژە بکێشێت؟ من پێم وایە شاعرانی پێشووتر، شاعرانی پێش گۆرانی شاعیر و دوای گۆرانی شاعریش تا ئەو نەوەی کە پێش ئێمەن بوونەتە داینەمۆی بەردەوام بوونی ئێمە لە نووسین و خوێنەوەی ئەدەبیاتی کوردیە. ئەم ئەدەبیاتە، ئەم مێژووە جوانە بە بەردەوامی ماوەتەوە، یعنی وەکو پێی دەڵێ هاندەرێک و پاڵنەرێکی جددین بۆ ئەوەی ئێمە بەردەوامی بین بە نووسین و خوێندنەوەی دنیای ئەدەبیات. زۆر سپاسی کاک ئیبراهیم هەورامانیەکەین کە ئەم دیدارە جوانی لەگەڵا ڕەخسانین. ئێمە عەزیەتمانە، زۆر سپاس.
کاک سەرازگیان سڵاوی گەرمە لێبێ سڵاوەیە زۆر سپاس. کاک سەرازگیان هەڵەبجە مێژوویەکی دەرینی هەیە یەکێ لەو مێژۆ جوانانە ئەو پێکەوە ژیانە جوانە بۆ کە کاتی خۆی هەی بۆ پێکەوە ئێمە حاڵی حاضر کە لەم کۆڵانین ئەمێ لەم کۆڵانەوە بۆ لەم کۆڵانن و باسێکی ئەم کۆڵان و پێکەوە ژیانم بۆ بەڵێ سەرەتا سوپاسانەکەم دیارە ئەم کۆڵانی کە ئێستا ئێمە لێوە ساوین ئەم شوێنەی کە هەیە لە هەڵەبجەدا لە مێژووی هەڵەبجەدا بە کۆڵانی جوولەکەکان بەناوبانگە کۆمەڵێکی زۆر ماڵی جوولەکە لەم کۆڵانانیشتە جێبوون ئەڵبەت لەگەڵ ئەمانیشدا لە ناو ئەمانەدا خۆ ماڵیکە خەڵکیکە خەڵکی مسلمانی ژیاون شتێکی زۆر جوان کە لێرە هەیە تەنها لە کۆڵانی ئەودی و لە نێوان 200 مەتر تەکی سی نەسرڵڵا هەیە کە تایبەتەوە مسلمانان و مەدرسەیەکی گەورەی فێرکاری بووە بە 200 مەتر لەو لایەوە یان لە نزیکیەوە تەماشاکەی کنێسی جوولەکەکان هەبووە شوێنی پەرستن و عیبادەتی جوولەکەکان هەبووە لەم شارەدا پێکەوە ژیان لە ترۆپکا بووە بە تایبەتی پێکەوە ژیانی ئاینی چونکە لەم سنوورە لەم شارەدا کۆمەڵک ئاینی جیاواز وەک جوولەکە وەک مسلمان وەک یارسانەکان ژیاون لێرە و لەوێ تاک ماڵی با بڵێن مەسیحیش لێرە ژیاون بەهۆی ژیان و کاسپیەوە مێژووی جوانی ئەم شارە وای کردووە خەڵک لە شوێنانیکەوە ڕووی تێکردووە. کاک سەرازگیان وەکو معلومات جوەکان لە ساڵی چەنا ئێران بەجێهێشت دەڵێ دیارە پێش بەجێشتیان سەرەتای هاتنی جوولەکانە گەڕێتەوە بۆ ساتانی کە مێژووی هەڵەبجا با بڵێن ئاوەدانی لە هەڵەبجا دروست بۆەوە نیشتە جێبوون و شێوازێک لە شاری وەرگرتووە جووەکان خەڵکانێکی دەستڕەنگین و بازرگان بوون لە ڕووی زەڕنگەریەوە لە ڕووی قومگەریەوە لە ڕووی پیشەوە هاتوونەتە ئێرە و ژیانیان دروست کردووە لەگەڵ خەڵکی هەڵەبجا ئەم پێکەوە ژیانە بەردەوام بووە لێرە ژیاون بەبێ هیچ کێشە گرفتێک تا دوای دروستبوونی دەوڵەتی ئیسرائیل لە دوای 1940 وەک زۆربەی جوولەکەی شارەکانی کە و وڵاتەکانی کامانیش کۆچیان کردو بەرە و ئیسرائیل کەوتونەتە ڕێ کەواتە ئەگەر هەندێک شوێنەواری تریش هەبێت جنابتان ئەتوانن ڕێنماییکەمان کەن و چین ببینین فەرمون لە خزمەتان فەرموجە. لە یەکێک لە کۆنتترین خانۆ دێرینەکانی شاری هەڵەبجە کە جوەکانی تیاژیاوە ئێرە داڕماوە کەسی تاناژی بەڵام ساڵانە دارهەنارەکان دارهەنجیرەکان گەشە ئەکات و چاکەری تازە ئەکات. کاک سەریاز هەڵەبجە بە کۆمەڵێک نەهامەتیە هاتووە ساڵ بە دوای ساڵ ئەتوانی بەپەلە ئەم نەهامەتیانە چی بوون کە بەسەر هەڵەبجە هات؟ دیارە پێشەوەی باز لە نەهامەتەکان کەم لە هەڵەبجا نەمەتێکی جیاوازی ژیان هەبوو وەک پێشتریش باسمان کرد پێکەوە ژیانی ئاینی و نەمەتێکی جیاوازتریشە بۆ ئەگەر لە شوێنەکانی کەی کوردستان بەگ و ئاغا و شێخەکان ڕێگر بوون لە پێشکەوتن و کردنەوەی قوتابخانە و خوێندنگا ئەوان لە هەڵەبجەدا ئەوان سەرمەشقی ئەوە بوون کە پارەیان ناوەخ مڵکیاندا خانویان دابین کردووە بۆەوەی قوتابخانە لە هەڵەبجا بکرێتەوە مێژوویەکی جوانە هەڵەبجە بە کۆمەڵی نەهامەتیاتی پەڕیوە هەمیشە داگیرکەرانی کوردستان چەندین تاوانی جۆرا جۆریان تێ ئەنجام داوە لە بیسەکانی سەدەی ڕابردووی ئینگلیزەکان هێرشیان کردووەتە سەرم ناوچەی و شەڕی گەورەی ئەشکەوەڵ و سووتانی گوندەکانی هاوار و کەوتنی فڕۆکەیەکە لەو مێژوانەی کە لێرەدا هەیە لە 63 لە سەردەمی حرس قومی و با بڵێن قومیەکانی عێراق عەبدولسەلام بازاڕ و قەیسەری هەڵەبجە سوتاوە هێرشی کراوەتە سەر بەڵام بەداخەوە ئەڵێم لە دوای ئەم مێژووی شێشتا وێرانکاری و کارەساتی ناخۆش و ڕووداوی ناخۆش بەرەوکی هەڵەبجەی بەرنەدا چەندین ڕووداوی ناخۆشی کاکە نامانەوە برینەکان بکولێنەوە باسی کەواتە هەڵەبجە دوو بەشی هەیە بەشە گەشتدارە جوانەکەی ئەم بەشە مەئساویە خەمبارەی کە هەیەی زۆر سپاس بۆ کاکسەریاز کە ئەمڕۆ لە خزمەتیە ئاشنا بووین بە باسکردنی ئەم جوانی و ئەم چیرۆکە جوانانەی ناو هەڵەبجە ئەم مێژووە پرشنگداری هەڵەبجە. چەند مای خۆشحاڵیە کە لە هەموو عێراق و هەرمی کوردستانە دەبینین تەنها یەک سەرۆکی زانکۆیەکە ئافرەت بەهێش دکتۆرە مەهابادە زۆر خۆشحاڵین بەناسیینت بەڕاستی جێی شانازیە کە یەکەم سەرۆکی زانکۆیەک بی کە ئافرەت بێت من بەدەر لەوەی کە ئەمە بۆ ئێمە زۆر گرنگ بوو ئەم میوانناری جەناب بکەین لەم بەرنامەیە بەڵام جانبێکی کەش هەیە کە نهێنی شکێک کە پێمان گەیشتوڵێن دەستاوەکەی خۆشە بۆیە هاتیینە خزمەت جەناوت ئەنجا با بزانم
چیمان بۆ ئامادە دەکەیت لەسەر دەستوری هەڵەبجە؟ زۆر سپاس بەخێر بن سەرچاوماناتن زۆر سپاس. لە ڕاستیدا ڕاستە پۆست و پلە و پایە کارێکی ئیداریە کارێکی حکومیە بەڵام دوجار ئێمە هەریەکێکمان لە ماڵەوە ئەرکێکی خێزانیشمان لەسەر ئەرکێکی کۆمەڵایەتیشمان لەسرە لەسەر و هەمووشیانەوە خواردن دروستکردنە کە پشتی شێری ئەم ئەرکە لەسەر ژنانە خۆتان نەزان ڕاستە پیاوی زۆر هەیە کە خواردن دروستەکە بەڵام دەگمەنن ئەوانەی کە لە ماڵەوە بە بەردەوامی خواردن دروستکەن وەکو پیا و ئەم ئەرکە زیاتر ژنان گرتویانەتە ئەستۆی خۆیان چکە بەپێی کولتور و بەپێی عاداتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەگشتی و کوردستان بە تایبەتی ژنان خۆیان بەم ئەرکە هەڵەسن. لە ڕاستیدا ئەو خواردنەی کە ئەمڕۆ ئێمە دروستیەکەین خواردنێکە تایبەتە بە هەڵەبجە تا ڕادەیەک هەرچەنە هەموو هەرێمی کوردستان ئێستام خواردنە دروستەکە بەڵام وەک ئەوەی کە هەیە سیانزە ماڵە تاسکەبابیان دروست کردووە لەوانەوە سیانزە ماڵی هەڵەبجە کە هەیە مێژوویەکی دێرینی هەیە ئەم خواردنە لەم شاردا بڵێ تاسکەبابیە بێگومان کۆمەڵی کەرەستەی تایبەتی ئەوێ هەرچەنە ئێستا خەڵکیش بە ڕۆژوە و لەوانەیە بە جۆرێک لە جۆرەکانتان قەینا ئێستا خۆمان ڕۆژی بەستا پێش ئەگات هەرەکەینە بەربانگ بەڵێ بێگومان تاو کاتە ئێمە لە بەربانگە خواردنەکانە خۆین هیوادارم خواردنێکی خۆش دەرچێ خواردنێکی بەچێش دەرچێ نازانکیە و هەواڵی گەیانەوە کە دەستناوم خۆشە چۆلەکە کەوتی ئەمە تاسکەبابیەک لەسەر ئەو دەستوری کە جەنابەت باست کرد هەڵبەتە برنجێکی کوردیش لەگەڵیا لێنەی ئاڵتم و ساڵتمێکی لەگەڵیا ئەم قیمەیە بۆ ئەمە قیمەکە بۆ شفتەمانە تەمان شفتەی ئەم ناوچەیە بە تایبەتی هەورامان تامێکی جیاوازی هەیە جیاوازە لە ناوچەکانی تر بە چۆنمەڵی شایەتیوانی کە لێیان خواردووە دوجار شفتەکە کۆمەڵێشتی ئەوێ لەوانە پیازی ئەوێ زۆر کەس پیازی وشکی تێەکە بەڵام من پیازی تەڕی تێەکەم لەو کاتێک کە پیازی تەڕەبێت پیازی تەڕهەبێ پیازی وشکی تێناکەم کەمێک کەرەوزی تێەکەم کەمێک تەرخۆنی تێەکەم خوێی تێەکەم تەماتی تێەکەم لەگەڵ بە حاڵ یەک پرۆژکەرچەنە خەڵک زۆر ئاردی تێەکە بەڵام من ئەگەر زۆر کەم بەس خۆی بگرێ هەڵنەوەشە لە تێەکەم و ئاردەکە جاری واشێ هەرتی ناکەم لە ڕاستیا خۆم زۆر جار لەبەرەوەی کە بۆ خەڵکیکی تر یەکەم جارێ خوارد نەکە هەڵەوەشێ باشە کاتە ئێمە با دەست پێ بکەین بڵێ ئێستا خواردنێکی تریشمان هەیە بێگومان تاسکەبابی ئەویش لیمۆ بەسڕای ئەوێت دادی دارچینێ و دۆشاوی برنجەکەش بە ڕۆنی تۆنگ بۆچی ڕۆنی تۆنگ من خۆم زۆر جار ڕۆنی تۆنگ بەکارێنم چکە سەرنجم ماوە زەیتەکە بەڕێزان ئەگەر قرچە قرچی ڕۆندی قەت بن بە تەباخەکانەوە چنێک ئەمێنێتەوە بەڵام ئەمە بەم جۆرە نییە ئەی ئەبێ لە ناو مەعیدەیە چنێک ئەو ڕۆنە زەیتە بمێنێتەوە کاتە زەیتەکە تا ڕادەیەک باشتر ئەتوانرێت لە ڕووی تەندروستیەوە کۆنتترۆل بکرێوەک لە زەیتەکە چونکە زەیتی تەواو تەندروست تەسەورەکەم بەهای زۆر زۆر گران بێت لە بازار ئێرە هەیە پیترۆکیمیاوی بەدەستی خین بەڵام ڕۆنە ڕقەکە تا ڕادەیەک باشتر هەڵبەتە باو باپیرانمان هیچ کاتێ ئەو ڕۆنانەشیان نەخواردووە ڕۆنی خۆماڵیان خواردەوە ڕۆنە خۆماڵیش تەندروستیان زۆر باش بۆ زۆر کەسی بیستۆڵێ ماشەڵە باپیرم لە 9 ساڵیە بۆ یەکەم جاری ژێنە بردومان بۆ لای دکتۆر من ئێستش خەڵکانێک ئەناسم تا ئەم دەقێش ئەم جۆرە ڕۆنانە ناخۆن تەنها ڕۆنی خۆماڵیە خۆن تەندروستیشیان زۆر باشە تەمەنیشیان درێژە هیوادارم تەمەند درێژتریش من کاتە بە دەست پێ بکەین بەڵێ ئێستا دەست بکەین بە کەرەستەکان یەکەم جار هی شفتەکە
بێگومان سەڵاتە خواردنێکی سەرەکیە کە ئەبێ لەسەر سفرەی هەموو ژەمەکان هەبێت لەبەر ئەوە بۆیە باشتر وایە زەڵاتەکەشمان خێرا دەست پێ بکەین بەڵام کاک پشکۆ من وەک جەنابت نازانم خێرا بم چکە من شێف نیم جەنابت شێفی ئێستا دەردی عیلاجی بۆکەم چکە شێف ئەبێ خێرا بێت چکە شتی زۆر ئاماداکە بەڵام ئێمە هێواش شێواش بەشی خێزانێک ئاماداکەین بۆ ئەوە ئێمە جیازە لەوەی ئەوە من ئەمە ئاماداکەم و جەنابی شت ئەیت. زۆر سپاس دکتۆرە مەهاباد بۆ ئەم خواردنە خۆشەی ئەم ئێوارێ بۆت سازداین بەڕاستی جارێ هەر بۆن و بەرامەکەی و شفتێ هەر عجیب عجیبە بۆنەکەی زۆر کاریگەرە هیوادارم تامەکەشی هەست دەکەم من حەزەکەم دەست پێ بکەین با بزانین بە حەقیقی تامیان بکەین. دکتۆرە تۆ بە مناڵی لە کێوە فێری خواردن دروستکردن بوویت؟ وڵی ڕاستیان من تا لە ماڵی دایکم بووم من خواردنم دروست نەکردووە نەچوون بەلای تەباخە چونکە دایکم مەیوت ئەسووتەی خراپە نابێت وەحاصڵ نەیەهێش بچین بەلای تەباخە لەو بڕواایە کە من چایەکیشم دێنە ناو لە ماڵی دایکمان لەو بڕواایە کە هەرگیز هێلکە ڕۆنێکیشم دروست نەکرد بێت لە ماڵی دایکمە وڵای ئەو عجیبە ئەوە یەک دووش بەڵام کە چوومە زانکۆ من لە هەولێر خوێنم بە کالۆریۆسم لە هەولێرە لەوێ وەرگیرم ئەو تەلەبانی لەگەڵ مابوون هەموو خواردنیان نەزانی ساڵی یەکەم هیچم دروست نەکرد ساڵی دووەم تر لیان قوڵ نەکردم وتیانە بێ فێربی یعنی کاتە تۆ تر لە زانکۆ فێری خواردن بوو واو ئێمە بە ئێوە ڕاگەێنین کە ئەگەر لە ئێوارێکی ڕەمەزانە ئەم خواردنانە دروستکەیت هەم بۆ گەدە زەرری نییە هەم گەدە قورس ناکە هەم خوانێکی جوان و ڕازاوەشە هەم تێریشی پێخۆی زۆر سپاس بۆ دکتۆرە مەهاباد کە ئەمڕۆ لە هەڵەبجە میوانداری کردین شاری ئاشتی خوانێکی زۆر خۆش کەسایەتێکی زۆر جوان هیوادارین ئەم گەشتەی ئەمڕۆ ئەم خوانە بەدڵی ئێوە بوو بێت هەر شاد بنجارێ با ئێمەش خواردنەکەی خۆم تاوەکەین. دەستانە و خۆش بێ ئەو دەنگە و نەڕزێ کاک ئەمیرجیان پێشەکی من حەزەکەم پێ بڵێم کە زۆر خۆشحاڵ بووم دایم چەند ساڵێکتریمان بینیەوە بەڵام یەکشت بە بینەران بڵێم کاک ئەمیر عازف کەمانێکی زۆر باش عازف پیانوێکی زۆر باش عازف ئیقاعێکی زۆر باش بەهرەمەند لە زۆر بواردا
چۆنی باشیت تاکەمە دەمێک یەکتریمان نەدی برا. زۆر خۆشم کە ساڵانێ. ئەمڕۆ لەم گەشتەوانە کاتیم بۆ هەڵەبجە شەرەفیۆم پێ ببەخشرێت لە خزمەتی جەنابتا بم ئەمێ لەم گۆرانیەوە دەست پێ بکەین ئەم گۆرانی کە ئێستا وتت یەکسەر کە جۆ لێبێت تام و بۆنی هەڵەبجاکەی هەست بە هەڵەبجاکەی ئەم تایبەتمەندیە لە گۆرانی هەڵەبجا چیە جێ ئەکاتەوە لە زۆر ناوچەی تراکە یەکسەر بڵێ ئەمە گۆرانی هەڵەبجەیە کاک پشکۆ پێشەکی بەخێر بێن سەر چاو لە ڕێی بەرنامەش و یەک ببینین هەر باشە مەجای ژیانوایی ئەی کاکەمووی سەرقاڵ بووە یاخوا بەخێر بن سەر چاو کاک پشکۆ گیان بەڕاستی مێژووی هەڵەبجە مێژوویشی دێرین و جوانی هەیە لە مەجای مۆسیقا گۆرانی وتن عادەتەن هەموو منتیقەیەک هەموو ناوچەیەک فۆرمێکی تایبەت بەخۆی هەیە بۆ گۆرانی وتن وەکو گەرمیان چۆن قەتار و خاوکەر و قەتارە لاوەیسی و کۆمەڵەیە مۆتیڤی جوانی هەیە وەکو هەولێر دەشتی قەرەچۆخ و کەندێناوە حەیران و لاوک و لاوژە و کۆمەڵی هەر شوێنێک فۆرمێکی خۆی هەیە عادەتەن هەڵەبجەیش سیاو چەمانە و بەزمی چەپڵە و ئەمە هەموو تایبەتە بە هەورامان و هەڵەبجەیش کۆمەڵەیە ئیشی هەیە کە فۆرمێکە لە مەجای خۆیان لە ناگاتە دوو تێتراکۆرد لە گۆرانی وتنامەگەر ئەوەی ئەم فۆرمە تازەی هەڵەبجە کە گەنجان کۆمەڵی هونەرمەندی گەنجی جوانمان هەیە خۆیان داوەتێ و ئیشی جوانکاری و تایبەتمەندیان کردو لە مەجای فەنی مۆسیقەیە جا ئیشی هەڵەبجەیش ڕەبتە بۆی کە ئیشێکە یەکدەنگی و سیانی و پێنجیە زۆرینەی ئیشەکانیشمانش لە پێنج دەنگیا لەبەرەوەی ناوچەکەمان بیئەکەمان وا هەڵکەوتووە بەم شێوازە گۆرانی بسڕیترەوە لە کۆنەوە هاتووە هەروەک هەموو ناوچەکانی لە هەموو زەمانێکە جیلێک هەیە کە ئەو جیلەی تازە گەشە ئەکات فۆرمی تایبەتی بخوان دروست ئەکەنیان ئەو فۆرمەی کە لە کۆنەوە هاتووەمان کارێکی نوێتیاکەن هەر مۆزیک و گۆرانی لە هەموو جیهانە واهی پێش عالەماوایلیاتوە بەڵام حەزەکەم مێژووی ئەم فۆرمەی کە گۆرانی هەڵەبجەی پێناسراوە کە باست کرد پێشەنگەکان و سەرهەنگەکانی چێبوون و چێش ئەم ڕەوتەی هێنا نزیکی کردو کە گەنجەکان ئێستا ئیشی تیاکەن ڕاستە عادەتەن هەڵەبجە لە ساڵی چلەکان و سیەکان و ڕاستە مێژوویکی زۆر دێرینی هەیە فریا ناکەین بیخوێنەوە ماشەڵڵا جا لە دوای 45کانەوە کە کۆمەڵێک کەس هەبوون وەکوین لە مێژۆکەیشە ئاماژە بە هەنێ ناوی بچووک کراوە زۆر نەدراوە بەداخەوە بەڵام لە ساڵی هەفتاکانەوە شەستەکانەوە کە مامۆستا ئەنوەر قەرداغی کاتی خۆی ئیشی بۆ کۆمەڵێ هونەرمەندی جوان کردویە چێلەوانە محەممەد عەبدول بوو کە ناسراوە بە حەمەقتوو بەڵێ کۆمەڵێ هونەرمەند پەیمان عومەر و کۆچەر عومەر و کاگ ئازاد کە بە ئازادە ڕەش مەشهورە کۆمەڵە کەس ئیتر لە ساڵی هەفتاکانەوە ئەوەی من بزانم لە ساڵی هەفتاوسێ گروپی شنروێ گروپی مۆسیقای بە سەرپەرشتی مامۆستا ئازاد ساڵح کە ئەویش لەگەڵ کۆمەڵی هونەرمەندی جوان و گەنجی ئەو کاتە و کە ئێسەیتر بوونەتە جیلی ئاڵتونی ئێمە ئیشیان بۆ ئەم کۆمەڵە هونەرمەندە کرد بەڕاستی ئەوانیش فۆرمێکی جوانیان هێنا و ئیشی جوانیان کرد و دەستخۆشی بۆ هەر هەمویان بەڕاستی ئەمە ئێمەی پێشخست وەکو چۆن چەند هونەرمەندێکی گەنجی نوێ هات لە ساڵی 2000کانە خەڵک تۆزێ چۆن بڵێ خەمدای گرتبوو لەوەی کە ئیشەکان دووبارەن گوێگرتن لە مامۆستا حەسەن زیرەک و مامۆستا محەممەدی ماملێ و ئەمانە هونەرمەند زەکەریا عەبدوڵڵا هات شۆڕشێکی نوێی کرد لە ناو فەنی کوردیا بەڵام بە ئوسلوبێکی ئەرەبێسک و شێوازێکی مۆدێرن تا ئەوەی گەنجەکانمان خۆیاندایە ئەوەی کە ئیش بکەن لەسەر فۆرمێکی نوێ لە هونەری کوردیا هەتا ئەم ڕادەیەشم قوبڵ بوو هەرچەنە لە هەموو جیهانە فەنوایلیاتۆ بۆتە بزنس فڕوەتە بزنس و کۆمەڵە دایانانی تیاکراوە من باسی ئەو بابەی ناکەم بەڵام کۆنی هەڵەبجەش بەم شێوازە هەولە گروپیشن گروپی مۆسیقای هەڵەبجە ئەو کاتە مینەی لولکژن و کۆمەڵێ ژەنیاری بە مستەوا هەبوو ناکرێت لەبەر کەمی کاتیش ئاماژە بە هەموو ناوەکان حەزت زیاتر لە ڕەسانەتەکەی بەبێ دەستکاری ئێدە باشە ئێدەدەی چی بکەین ئادەی بیرکەرەوە کۆتایی دیدارەکەمان بە گۆرانێکی ڕەسەنی تری هەڵەبجە بنەخشێنی جابۆنە بەم گۆرانی کاک ئەمیر کە ئێستا بۆمان ئەڵێت کۆتایی بەم گەشتە جوانی ئەم ڕۆمان ئێنین کە لە هەڵەبجە بووین تا بەرنمەیەک و تا ئەڵلقێکی تر هەر شاد و بەختەوە بن کاگەمی یان فەرموو ئای بژیت.
صوزي كالبي حجا صوزي مالكن صوزي كالبي اوي صوزي مالكن سركري نسو جانتك يانكن سركري نكو جانتك يانكن